بچووکردنەوە و لەناوبردن گەمارۆ دراوە لە هەموو دەبەرێکی جیهان پەرەیان بە تێکۆشاندا لە دژی هەڵوێستی ئەو پیاوانەی کە ژن وەک مڵک دەبینن دروشمی ئێمە ناموسی هیچ کەسێک نین ناموسمان ئازادیمانیان دەوتەوە لە بەرامبەر هەڵوێستی ئەو پیاوانەی کە دەیانویست بڕیار لەسەر جەستەی بدەن ژنان ڕۆژانە مەیدانەکان و دروشمی ئەم جەستەیە هی منە من بڕیاری لەسەر دەدەمیان دەوتەوە بۆ ئەوەی کە نیشانی بدەن دەستدرێژی تەنیا یەک ڕەهەندی نییە بەڵکو سەرتاپەی سیستەمی پیاوسالاری دەستدرێژیە بۆ سەر هەموو بوارەکانی ژیان ژەڵ لە بواری ژنان لە شۆرەشی ڕۆژاوا کردبووە بەرز ڕۆژان لەماڵەی جاوید لەسەر پێگۆشانی شۆرەشی ژن لە ڕۆژاوای کوردستان ساکێتکەم لە ڕۆژاوای کوردستانê beriyê şoreşê tekoşîna ku bi dihan sala wekû perçê Rojavayê Kurdistanê tevahî jin di nava tekoşînê de bi hemû zehmetiyên xwe bi hemû desthilatdariya rejîma Baes a ku li ser jin û li ser civakê bi hemû zextiya dida meşandin di ew şert û merc de jina Kurd xwe birêxistin kir û jina Kurd tekoşîna xwe da meşandin ji wê bi tekoşînekî demdirêj xwe gihan 2011 bi şoreşa Rojavayê Kurdistanê Bakurê Rojhilatê Sûriyê şoreşa gelan ya ku taybet jî wekû jin têda bi cî girt û serkêşiya vê girt û bi rastî girt civa jina Kurd li Rojavayê Kurdistanê. Ema ne tenê wekû tê gotin roj şevekê de bû şoreş li hemberî hemû zehmetiya li hemberî hemî dagirkeriya û zihniyeta piyasalarî tekoşîn hat meşandin û duayê bi şoreşê qonaqa a herî bilind bi dest xist. بنگه یا ئەو سەرچاوە فکریەیە چۆن دەستی پێکردو هەتا ئێستا بە تایبەتی پارچەی ڕۆژاوای کوردستان و سووریا بەردەوام بۆ باسی کرد. ئێمە ئێستا زیاتر لە 6 مانگەکە شۆڕەشی ژن ژیان ئازادی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەبینین. ئەگەر هاوڕان هەموو بیریان بێت پێش ئەوەی کە ژینا قەتڵ بکرێت شلێت سومی لە مەریوانەوە لەلایەن کەسێک بە ناوی گۆران کە نوونەری تەواوی سیستمی پیاوسالاریە قەتڵ کرا هەر لەوە ڕاپەڕی دەستی کرد هەفتەیەک بەسەریان نەچوو بەسەر کەیسەکەی کە شۆڕەشی ژینا شۆڕەشی ژن ژیان ئازادی لە سەقزەوە سنەوە و تەواوی ئێرانی گرتەوە بەر ئەگەر بین بێژین کە شۆڕەشێک کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران دەستی پێکردووە و ئێستاش بەردەوامە تەنیا دەبێت بە شۆڕەشی یەک ساڵە یان نا لە ناکاو دروستکرا ئەمە زۆر ڕاست نابێت. کوردستان بە هەموو بەشەکانیەوە ڕۆژهەڵاتی کوردستانیش لەناودا خاوەن جوغرافیایەکی زۆر بەرینە، خاوەن مێژوویەکی زۆر قوڵە، خاوەن کولتور و فەرهەنگێکی زۆر عەزیم و غەنیە بۆ ئەوەی کە ژنانی تێکۆشەری لە سەدە بە سەدە لە ڕۆژ بە ڕۆژ لە ساڵ بە ساڵ لەناو خۆدا پەروەردە کردوێت کە لە بەرامبەر ئەو سیستمە ڕاوەستن. یعنی لە مێژووی ڕۆژهەڵاتی کوردستانە ئێمە زۆر شەهیدمان بووە و هەتا ئێستاش بەردەوام دەکات. هەر پارچە لە پارچەی دیکە کەڵک وەردەگرێت، هەر پارچە لە پارچەی دیکە ئیلهام وەردەگرێت، ئازمون وەردەگرێت بۆ ئەوەی کە خەباتی خۆی تێکۆشانی خۆی بەردەوام بکات. شۆڕەشی ژن ژیان ئازادیش بە هەمان شێواز بوو. لە 6 مانگی ئەخیرا ئێمە ئەمانە بینی کە دەرکەوتنی خەباتی چەندین ساڵەی ژنان لە تەواوی کوردستانەوە بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستانیجا گەیشتەوە ئەنجامەی کە پێویستە. پرۆسەیە کە 6 مانگە بەردەوام دەکات زۆر جار ئێمە وەکو کەژار و زۆر لایەنی سیاسیش وەکو شۆڕەشێک بەناوی دەکەن بۆ گەلێک ئێعتراز گەلێک سەرهەڵدان گەلێک قیام هەبوون کە پێشتریش ئێمە بینی بوومان لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێرانە، بەڵام ئەو شتێک کە ئەم پرۆسە شۆڕەشە نیشانیدا زۆر جیاوازی هەبوو لەگەڵ سەرهەڵدانەکانی دیکە. واتە سەرهەڵدانەکانی دیکە هەر یەکەوە بەشێکی گرتووە بەر، بەڵام ئەم
شۆڕەشە بناخەترین کێشەی کۆمەلگای گرتەوە بەرواتە ژن. هەموو هاوڕێیان هەموو بەڕێزان دەزانن کە سیستمی پیاوسەلار لە ئێرانە چەندە قوڵە ئەوە دەبینرێن گەلێک لە مافە سەرەتاییەکان کە ژنان لە وڵاتەکانی دیکە شاید وەکو دەغدەغە بۆیان نەبێت هیچ نیگەرانیەکیان بۆ نەبێت لە ئێرانە بنپێکراوە حاکمیەتی ویلایەتی فەقیه و بەگشتی لە مێژووی دەسەڵاتی ئێرانە یەکەم ئامانج یەکەم هەدەفیان ژنان بۆ لە هەموو کاتێکە کە واتە ژنان بۆ بچووترین مافی سەرەتایی خۆیان پێویستە بەهایەکی زۆر گرانبەها بدەن بە ناوی گیان. کە زۆرینەی دروشمەکان شی کردەوە بەڵام من حەزم کرد هەر وەکو خۆم مادام ماڵی کاریگەری بەسەر باشیانی باشووردا هەیە بە ساڵیش کە چۆن لە چەند جێگا ئەمە دووبارە بۆتەوە. لە دروشمی ژنجیان ئازادی لەو قۆناغەدا دروشمەکانی ژنجیان ئازادی سەدەی 21ەمی سەدەی ژنە کە ئێمە ئەزانین زیاترین ئەم دروشمە لە سەدەی 21ەم وتراوەتەوە کە دەبیسترێت تەنها بەس دروشم نییە بەڵکو ڕەوت و ڕووداوەکانی 40 ساڵی دوایی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەوە ڕاستێمان بۆ دەردەخات کە فەلسەفە و پارادامای تەوەری مۆدرن دیموکراتی لە گەشەکردندایە. وەک بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان دەڵێت لەکوێدا لە دەستماندا لەوێدا بە دوایدا دەگەڕێین کە ئەمە بەڕێزی ئاماژەی پێکردووە و ئەم دروشمە کە لەلایەن بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلانەوە بووە کە دروشمی ناڕازی بووە کە بۆ یەکەم جار لە ساڵی 1970 لەلایەن ژنانی یەکەتی وڵات پارێزی کوردستان سەری هەڵداوە و دواتر لە ساڵی 1995 ئەم دروشمە لەلایەن دایکانی شەممە بەکارهێنرا دژی بە سەرشوێنکردنی زۆرەملەی ڕۆڵەکانیان کە هەموو شەممەیە کۆ دەبنەوە لە بەردەمی دادگاکە بۆ ئەوەی کە هەواڵی ڕۆڵەکانیان بزانن. هەروەها لە ساڵی 2014دا بردنەوەی گفتاری خوازی ژنانی ڕۆژئاوا لە شەڕی دژ بە داعش کرا بە سمبولی شۆڕشی ژنان بۆ بەرامبەربوونەوەی توندوتیژی دژ بە ژنان لە چەندین وڵاتێکی ئەوڕۆپا بەڕێوە چوو. لە ساڵی 2018 لە نمایشکردنی فیلمی کچانی خۆر لە فەڕەنسا لە کانای فەڕەنسا ئەم دروشمە لەلایەن خانووی هونەرمەند ئامادەبووەکان وترایەوە لەناو ڕۆڵەکە کە بەدەنگێکی بەرز وترایەوە کە لە 2018 دەکات ژنجیان ئازادی کەمە خۆی لە خۆیەوە ئیسباتی ئەوەی دەکات کە سەدەی 21 سەدەی ژنە.